کارەبا لەبەرەوەی بەش ناکە خەڵکەکە اقتصادی ناکە. یعنی دەبینی کۆڵانەکە 20 ماڵی لێیە، ئەو معاویلە لەو 20 ماڵ دانرایە. ئێستا بوویتە 40 ماڵ، مەسەرخانەکان بوویتە 100 مەتر 100 مەتر، پێشتر لەو 20 ماڵی کرایە، معاویلەکان بەش ناکە. خەرکەکەش کاکە دەبینیت مەسەرەن خانیەکی 100 مەتری هەیە، 6 سپلیتی دانایە، خانیەکی 200 مەتریە 10 سپلیتی دانایە، یەک و بەش دەکە کارەبا، بەش ناکە. خەڵکەکە مەسەلەن اقتصادی بکە، ماڵی مەسەلەن 20 ئەمپێریش پێ بکە، 24 ساعت کارەبا دەبێت. پێویستە ئەو کارەبایان بکرێتە بەکار. کارتەکەش بە شێوازی کە وەکو کارەبای ڕئیسی بێتن و 40 ئەمپێر بێتن، کە وەکو 40 ئەمپێر بێتن خەڵک ناتوانێتن هەموو کە سپلیتەکان هەموو پێ بکەن و کە ئەشای ناوماڵ و هەموو شتەکان پێ بکەن. نەبوونی کارەبا کێشەی هەرە گەورەی ئەم وڵاتەیە، چونکە لەم وڵاتەش پلەی گەرما زۆر بەرزە وەکو وڵاتانی ئەوروپی نییە، بۆیە پێویستمان بە سیستەمێکی تۆکمە هەیە بەڕاستی، بۆ کێشەکەش لێرەدا ئەوەی سیستەم نییە، نەک لە کارەبا لە هەموو سێکتەرەکاندا سیستەمێکی باش بوونی نییە، و دەبێ هاوڵاتی لەوە تێبگا کام کارەبایە هەر بۆ خۆیەتی بۆ وڵاتی خۆیەتی دەبی هاوڵاتی ڕەچای ئەوە کە چەند بەکاردێنێ، نەک زیاد ئیسرافی بکە لە بەکارهێنانی کارەبادا.